بەخێر بێن سەرچاوان دەستگا ڕاگەیاندنەکان بەگشتی ئێمە هەموو ساڵێک لە بەڕێوەبەرایەتی پۆلیسی سۆران ئاماری ساڵ بڵاوەکەینەوە. ئەم ساڵش وەکو هەموو ساڵەکانی پێشتر ئاماڵی ساڵی 2020 لە یەکێکەوە تاکو ئێستا بڵاوەکەینەوە. ئەمەوەی پێتان بڵێن سەرڕای ئەوەی ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی پۆلیسی سۆران بۆ ماوەی نزیکەی 4 مانگ ئەرکمان لەسەر شەقامەکان گرت بە مەبەستی جێبەجێکردنی ڕێنماییەکانی وەزارەتی ناوخۆ وەزارەتی تەندروستی، بەڵام بە هیچ شێوەیەک لە ئەرچی سەرەکی خۆمان سڵ نەبووبووینەوە بۆ ئاماری ساڵ بەم شێوەی خواردوێ. ئاماری تاوانە جۆرا جۆرەکان ئەو تاوانانە کە ڕۆژانە لە بنکەکانی پۆلیس تۆمار ئەکرێن، کۆی گشتی تاوانەکان 2367 تاوان تۆمار کراون. ڕێژەی ئاشکرابوونیان 2000 تاوان ئاشکرا بوونە و 367 تاوانش ئێستا لەژێر لێکۆڵێنەوەنە و بەردەوامن لە لێکۆڵێنەوە، کەواتە ڕێژەی ئینجاز لە 192 بووە بە خۆشحاڵیەوە. هێزەکانی بەڕێوەبەرایەتی پۆلیسی سۆران لە کۆی 613 تۆمەتبار کە لەسەر تاوانە جیاجیەکان داواکرابوون لەلای ئێمە 566 تۆمەتبار دەستگیر کراون لەسەر تاوانەکانی دزین و کوشتن و ساختەکاری و تەقەکردن و هەموو تاوانەکانی تر. 566 تۆمەتبار دەستگیر کراون و درانەتە دادگا و ڕێڕەوی خۆیان گرتۆتە بەر. سەرڕای ئەمەش لە کاتی کەرەنتینەیە زیاتر لە 150 کەس دەستگیر کران و لەبەر پابند نەبوونیان بە ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی و هەروەها وەزارەتی ناوخۆ. ئەوانەی بەبێ بژاردن ڕامە کراون و ئەوانی هەندێکیشان دراونەتە دادگا و ڕوبەڕووی دادگا کراونەتەوە. سەبارەت بە ئاماری کوشتن و خۆکوشتن، طبعاً ئاماری کوشتن و خۆکوشتن ئەم ساڵ لە بەڕێوەبەرایەتی پۆلیسی سۆران 32 تاوان تۆمار کراون. 12 تاوانی خۆکوشتنمان هەبووە بە خۆشحاڵیەوە. لەم 12 تاوانە 7 تاوانی ئاشکرا کراون و ڕێڕەوی خۆیان گرتۆتە بەر، 5 تاوانش ئێستا لەژێر لێکۆڵێنەوەی تێدا کرێ و 20 تاوانی خۆکوشتنشمان هەبووە. سەبارەت بە تاوانی دزی، ئەم ساڵ لە سەرەتای ساڵەوە تاوەکو ئێستا 98 تاوان تۆمار کراون، 85 تاوان ئاشکرا کراون و حاڵەی دادگاکان کراون، کەواتە 190 ئینجازمان لە تاوانی دزیەکانش هەبووە بۆ پەڕی خۆشحاڵیەوە. ئەمەوەی لێرە پێتان بڵێم ڕێژەی تاوان ئەم ساڵ بە خۆشحاڵیەوە لەگەڵ ساڵەکانی پار و پێرار زۆر فەرقی هەبوو و زۆر کەمتر بۆتەوە. خوا بەزێنێ. لێرەوە ئەمەوەی پێتان بڵێم بەشی ژمێریاری بەڕێوەبەرایەتی پۆلیسی سۆران لە بەرچاوگرتنی بارودۆخی ئابووری هەرێمی کوردستان بۆ ئەم مەبەستە لە تەواوی ساڵەکە خەرجیاتی کەم کردوتەوە، کۆی گشتی ئەو پارەی لە پێشینەی سوتەمەنی و پێشینەی بەردەوامی مانگانە بۆ ساڵی 2020 کەوا گەڕاوەتەوە بۆ بەڕێوەبەرایەتی گەنجینەی سۆران دەگاتە 23,106,000 دیناری عراقی.